بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران دیارە دوای هەشت مانگ لە وەستانی خۆناغی یەکەمی جەنگ لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو سەر لە بەیانی ئەمڕۆ جەنگ دەستی پێکردوێتەوە هەرێکە لە ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردە سەر ئێران لە بەرامبەریشدا ئێران وەڵامی داونەتەوە ئیسرائیلی بە ئامانج گرتووە و بنکەکانی ئەمریکای لە توای وڵاتانی عربی و لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە ئامانج گرتووە. ئێمە قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەم جەنگەی کە بۆچی ئەم جارە جەنگەکە دەستی پێکردەوە لە کاتێکا گفتوگۆ بەردەوام بوو و بۆچی ئەم جارە بڵین ئێران شەڕەکەی بەرفراوانتر کردووە وڵاتانی عربیشی بە ئامانج گرتووە بنکەکانی ئەمریکا وایە ئەم جەنگێکی بەردەوام دەبێت ئایا ئەمریکا و ئیسرائیل توانایوان هەیە جەنگێکی درێژخان لەگەڵ ئێران بکەن و توانای ئێران چەندە بۆ وەڵامدانەوەی ئێران و ئەمریکا و کاریگەری و لێکەوتەکانی جەنگ لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر هەرێم قسەی لەسەر دەکەین پرسانە لەگەڵ بەڕێز فەریق جەبار یاوەر پسپۆڕی بواری سەربازی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک جەبار بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگە سەرتا سەرنجی بەڕێز بزانین هۆکاری دەستپێکردنەوەی جەنگەکە چی بوو کە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو جەنگێکی 12 ڕۆژە دژی ئێران بەڕێوە چوو و ئەم جارە بڵین ئەمریکا ڕاستەوخۆ هاتووە ناو جەنگەکەەوە لە کاتێکە ئەم جارە ژۆک و جارەکانی ڕابردوو دانوستان هەبوو لە بینی هەردوو لە بۆ لەم کاتەدا جەنگەکە دەستی پێکردەوە ئامانجەکە چییە؟ بەڵێ سڵاوی خوای گەورەتان لێبێ دەستپاس بەخێر بێن سڵاو بۆ هەموو بینەران بەگشتی پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی هەرێمی کوردستان و عێراق و جیهان دەکەین داوا لە خۆی گەورە دەکەین کە هەموو مسلمانان و بەتایبەت هەرێمی کوردستان لەم شەڕە وێرانکەرە بپارێزێ طبعاً بەڕواڵەت هۆکارەکەی ئەوەیە کە لە ئەو بەیاننامەیان ئەو وتارەی ترامپ کە بەیانی بڵاوی کردەوە دیارەکە بە حساب ئێران ڕازی نەبووە بە جێبەجێکردنی مەرجەکانی ئەمریکا و لە گفتوگۆکان نەگەیشتونەتە ئەنجام یعنی ئەمە وەکو جارەکەی پێشتریش جاری پێشتریش بە هەمان شێواز کە گفتوگۆیەکی چەند ڕۆژە هەبوو لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئێران کە 5 دانیشتن بوو ئەم جارەیان بڵێن 3 دانیشتن بوو بڕیاروا بۆ دانیشتنێکی تر ئەنجام بدرێ سەرڕای ئەوەی هەندێک لێدوان هەبوو کە دانیشتەکان باشن باش بەڕێوە دەچن ڕەنگە ڕێکەوتنێکە بێ دەربارەی بابەتی پیتاندنی ئۆرانیۆم بەڵام دیار بۆ ینی ئەمریکا و ئیسرائیل وەکو لە لێدوانەکانی بنیامین نەتەنیاهۆ وەزیری بەرگری ئیسرائیل کە ئەڵێ ئێمە ماوەیەکی زۆرە ئامادەسازیەکەین بۆ ئەم لێدانەی ئێران یعنی بڕیاری لێدانی جمهوری ئیسلامی ئێران هەبووە پێشتر بەڵام ئەم گفتوگۆیانە بۆ مەسلەی کوشتنی کات بووە زیاتر ئەمە بڵێن بە شێوازێکی گشتی بڵێن هۆکارەکان کە بڵاو دەکرێنەوە بەڵام هۆکاری سەرەکی هەمومان نەزانین کە ململانیکی تند هەیە لە نێوانی جمهوری ئیسلامی ئێران لەوەتی شۆڕشی ئێرانەوە ساڵی 79 تاکو ئێستا لەگەڵ ئەمریکا یعنی بە بەردەوامی ئەو ململانیە جار هەیە کب بۆتەوە و بەڵام جار هەیە تون بۆتەوە بەڵام ئەم چەند مانگە یان بڵێن ئەم 2 ساڵی دوایی ململانیەکان گەیشتۆتە تۆپکەوە ینی بڵێن لەسەر زۆر بابەت یەکێکیان کە بە شێوازی سەرەکی باسەکرێ ئەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل داکۆکیەکەن کە نابێت بە هیچ شێوازێک ئێران خاوەنچەکی ئەتۆمی بێت سەرڕای ئەوەی کە ئێران هەموو جارێک باس لەوە دەکا کە ئەڵێ ئێمە پیتاندنی ئێرانیۆممان بۆ مەسلەی بەدەستێنانی چەکی ئەتۆمی نییە بەڵکو ئێمە بۆ مەسلەی پیشەسازی وزەیە یان کاروبارەکانی تری پیشەسازیە یان تەندروستیە بەڵام لە بەرامبەردا ئەمریکا و ئیسرائیل هەڵێ ئێمە ترسیمان هەیە کە ئێران بگاتە ئەوەی کە ببتە خاوەن چەکی ئەتۆمی و ببتە هەڕەشەیەک بۆ سەر ئەمریکا و بۆ سەر ئیسرائیل جگە لەوەش بە بەردەوامی بڵێن ئەمریکا وەکو لە وتارەکەی ئەمڕۆی ترامپ باسی کرد کە
ئێران گوایە بە بەردەوامی هەڕەشە بووە لەسەر ئێمەدا، یعنی لەسەر ئاسایشی گشتی ئەمریکا و بە بەردەوامی هەوڵی داوە ببتە هەڕەشە لەسەر سەفارەتەکانمان بنکە سەربازەکانمان خەڵکە مەدەنیەکانمان، وەکو ئەوەیەکە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران کە ماوەیەکی زۆر کۆمەڵێکی دیبلۆماتکار و کەسی ئەمریکای بەبارم تەگرت و دوای ماوەیەکی زۆر درێژ ئەمجا ئازاد کردان. باس لەوە کاکە لەم دوایەشدا نمونەی هێناوەتەوە کوایە لە کاتی ئەو شەڕی کە لە غەزە دروستکرا و بەتایبەتی لە پەلاماردانی یەکەمی حەماس بۆ ناو ئیسرائیل کە لەو بارمتانەی کە گیرا بوون کۆمەڵێکیان ئەمریکی بوون و کوژراون، لەو یان بە بارمتە گیراون یان کوژراون لەوێ. لەبەرەوەیە پەیوەندی بەو ناکۆکیەی درودرێژەی کە ماوەی 47 ساڵە هەیە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئێران. ئیسرائیلش بە هەمان شێواز، ئیسرائیل ینی ئێران ئیسرائیل بە دوژمنی سەرەکی خۆی دانی و بە بەردەوامی بڵێن بێگومان ئێران پشتیوانی ئەو بەرەی کردو کە ناوی بەرەی مقاومەیە، چه ئەوانەی کە لە لوبنانن یان ئەوانەی کە لە ناو فڵستینن و غەزە بە تایبەتی لەم دواییدا، و چه ئەوانەی کە لە وڵاتانی ئیسلامین بە شێوازێکی گشتی. جگەل لەوەش طبعاً ئێران بە پێ ئەو دابەشبوونەی کە لە دنیادا هەیە ئێستا لەو بەرەی کە بڵێن رووسیا و سین و کۆریای تێدایە، ئەوانیش بەرەیەکی لە ململانەیەکی بەردەوامدان لەگەڵ ئەو بەرەیە کە ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئۆروپای تێدایە کە وەکو ئەوینین جگەل لە ئەم شەڕەی ئێستا کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و ئێراندا لەلایەکە شەڕێک هەیە گەورەیە کە لە نێوانی ئۆکرانیا و هەموو وڵاتانی ئۆروپا و ئەمریکایە بەرامبەر بە رووسیا شەڕێکی ئابووری و ململانێکی تند هەیە لە نێوان سین و لە نێوانی ئەمریکا. جگەل لەوەش لە ماوەی پێش ئەم شەڕەی کە ئێستا کرانی دەستی پێکرد لە نێوانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا، شەڕێکی تر دەستی پێکرد لە نێوانی ئەفغانستان و پاکستان کە ئەو شەڕەش دوای سەردانیکردنی سەرۆکی هیندستان بوو بۆ ئیسرائیل و دیارە لێرەدا بێگومان هۆکاری ئەو شەڕە کە دروستکرا و هاندانەکەشی دیارە کە لە ناوچەکەدا هەیە. باشە کاک جەبار سەبارەت بە جەنگی ئەم جارە بڵێن هۆکارەکەی چی بوو کە ڕاستەوخۆ ئەمریکا بەشداری کرد و دواتریش بڵێن ئێران زوو وەڵامی هەبوو بۆ لە چاو جارەکەی ڕابرد زووتر وەڵامی دانەوە بە موشک بۆ جەنگەکەی بەرفراوان کرد، هەم لەسەر بەشداری ئەمریکا هەم لەسەر جۆری وەڵامدانەوەی ئێرانیش. بەڵێ شێوازی ئەم جارە جیاواز بوو لەگەڵ شەڕی 12 ڕۆژە. شەڕی 12 ڕۆژە دەستپێکەکەی ئیسرائیل بوو. بەڵێ ئەم جارش هەر دەستپێکی شەڕەکە و لێدانەکەی هێرشەکانی سەر ئێران هەر ئیسرائیل بووە، بەڵام بەس سەرەتاکەی وا بە بەڵام دوایی ئێتر بووە هاوبەش لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئیسرائیل، یعنی هەردوو لایەن بەیەکەوە دەستیان کرد بە هێرشکردن بۆ سەر ئێران. طبعاً وەکو باسم کردووە کارەکانی بەشداریکردنی ئەمریکا ڕاستەوخۆ یەکەم بۆ ئەوە ئەگەڕێتەوە هەمومان نەزانین کە یەکێک لە هەرە وڵاتە سەرسەختەکانی داکۆکی کرد لە ئاسایشی ئیسرائیل ئەمریکایە، یعنی ئەمریکا ئیسرائیل بە دەستی خۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەزانێت، چونکە هەر کار و کردەوەیەک ئەیەوێ بەرامبەر هەر ناوچەیەک بیکە بە ئیسرائیل بەکار ئێنی، یعنی وەکو جاران کە زمانی شاهنشا دەیانگوت شاهنشا پۆلیسی ئەمریکایە لە ناوچەی کەندا و ئێستا بە حقیقەت ئیسرائیل وەکو پۆلیسی ئەمریکایە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەبەرەوەیە دائیمەن دەستی یەکەمی ئەمریکا ئیسرائیلە. لەبەرەوەیە لەم شەڕەدا ڕاستەوخۆ بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل وەکو چۆن یەکەم جارە بەشداریەکی فعلی کردووە. وەکو باسم کرد زۆر ڕوونیش هۆکارەکانی بەشداریکردنی ئەمریکا دیاری کرا لە وتارەکەی ترامپ کە باسی کرد. ڕاستە لە وتارەکەیدا زۆر بەسەر شان و باڵای خۆی هەڵدا ترامپ لەو وتارەیدا جگا لەوەی بەسەر شان و باڵای ئەمریکادا
ئەمریکا وەصف کرد بە یەک لە وڵاتە هەرزل هێزەکانی دنیادا ئەمریکا ئەتوانی هەموو شتێک لە جیهاندا بکە کەس ناتوانێت بەرامبەر ئەمریکا بۆستێ ئەمریکا هێزێکی سەربازی زۆر گەورەی هەیە لە جیهان بە حقیقت من پێش ئێستا جارێکی تر گەڕامەوە بۆ مێژووی کۆن ینی بە حقیقت وتارەکەی بۆم شوبهاند کە وتارێکی هیتلەر وەختی خۆی کە دەستی کرد بە هێرشکردن بۆ سەر وڵاتانی دنیا بە هەمان شێواز لەو باڵەکۆنەی کە وتاری ئەدا بۆ خەڵکەکەی ینی بەکەهانیانەدا هەمان شتی وتی ئێمە ڕەگەزی بڵێن پیرۆزی دنیاین ئێمە دەستی باڵای هێزی هەموو دنیاین ئێمە بێ هەموو دنیا بە قسەمان بکە بە هەمان شێواز بڵێ وتارەکەی ئەمڕۆی ترەمپکەوەی من گوێم لێبوو زۆر نزیک بوو لە هەمان ئەو وتارەی کە باسم کردین ئەو زمانە دووەم دیاری کرد دەیگوت من ئێران 47 ساڵە دوژمنی منەوەکو ڕقێکی کۆن لە ئێراندا باسی زمانی دەست بە سراگرتنی سەفارەتی ئێرانی و دیپلۆماتکارانی ئێرانی گرت لە ساڵی 79 دووەم باس لەوە کرد کە چەند جارێک قونسڵگەریەکانی ئەمریکا بە پەلامار بە ئامان گیراون لەلایەن ئێرانەوە ئێران بە بەردەوامی هەڕەشەیە لەسەر ئاسایشی ئەمریکا لەسەر ئاسایشی ئیسرائیل بە بەردەوامی بۆتە هۆکارێک بۆ نەسەقامگیری ئەمنی لە هەموو ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە سەر هەڕەشەیەک بۆ سەر وڵاتانی دراوسێ ئێران ئەوێ چەکی ئەتۆمی هەبێ ئەوەش ئەبێتە مەترسیکی گەورە بەسەر جیهان یعنی مەبەستەکەی بەشداریکردنی ئەمریکا بۆ سەر بۆ شەڕ ئەوەیە دووەم باس لەوەی کردێمە جگەل لە ناوبردننی هەموو چەکی ئێرانی جبەخانەی ئێرانی لە ڕووی ڕۆکێتی بالستی و لە ڕووی بڵێن پێتاندنی ینی ئەو ئامێرانی پیتاندنی یۆرانیۆمی هەیە لە ئێراندا هەوڵەدەین هەرچی گەشتی جەنگی لە ناو ئاوەکانی هەیە لە ناوی بەرینی ئێران ئێمە هەوڵەدەین تەنانەت حکومڕانی ئێرانیش بگۆڕین ینی گەیشتە ئەو حەدەی لە بڵێن لە هەڕەشەکردن لە وتارەکانی ئەمە هۆکارەکانی سەرچی دیار بوو لە وەکوتم لە وتارەکەی ترامپ بۆ بەشداریکردنی ماستەوە خۆی ئەم جارەی لەو شەڕدا کاک جەبار سەبارەت بە وەڵامی ئێران ئەم جارە بڵێن ئێران زووتر وەڵامی هەبوو وەڵامی موشەکی هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ وڵاتانی عارەبی هەتا بۆ عێراق و بڵێن هەرێمی کوردستانیش بۆردومان کرا بەڵێ خۆی هەم ئێران لەلایەک هەم ئەمریکا و ئیسرائیل لەلایەک ئامادەسازیان دەکرد بۆ ئەم شەڕە ئێران لە دوای شەڕی 12 ڕۆژەکەوە سا یعنی لەم هەشت مانگەی کە پێشتر بوو بە بەردەوامی ئێرانی هەوڵی ئەدا ئامادەسازی بکە لە هەموو ڕۆیەکەوە هەم لە ڕووی پەرەپێدانی چەکەکانی خۆی کە ئێران زیاتر بە حەقیقەت لە ڕووی چەکی بالاستیەوە ینی لە ڕووی ڕۆکێتەوە زاڵە یعنی ئەتوانێ بەکاری بێنن لەگەڵ درۆنەوە کە پێشکەوتووە لە دروستکردنی درۆن بەڵام ئێران لە ڕووی چەکی ئاسمانیەوە یان دژە ئاسمانیەوە یعنی بە حەقیقەت توانایی ئەو تۆی نییە چونکە ئەبینین بە بەردەوامی لە کاتی شەڕا ئاسمانەکەی کۆنتترۆڵەکرێت لەلایەن ئەمریکاوە یان لەلایەن ئێرانەوە چێ بە فڕۆکە جەنگیەکانی کۆنتترۆلیەکەن یان چێ بە ڕۆکێتی کە شۆنەکانی ئێران بە ئامان جێگرن لەبەرەوەی ئێران ئامادەسازیە کرد لە هەموو ڕۆیەکەوە هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی ناوخۆییەوە هەوڵی ئەدا بە تەواوەتی ناوخۆی خۆی کۆنتترۆل کا بە تایبەتی لە کاتی ئەو خۆپیشاندانانە بینیمان بە شێوازێکی تند مامەڵی لەگەڵ خۆپیشاندانەکانیە کرد و بۆ ئەوەیە کە کۆنتترۆلی جادە بەدەست بگرێ و لە کاتی هەر شەڕێکدا ئەم بابەتە دووبارە نابێتەوە چونکە ڕەنگە لە مێژووی ئێراندا لە 79 تا ئێستا زیاتر لە 15 جارەوە خۆپیشاندان لە ئێراندا دەبێ بەڵام ئێران ئەتوانێت بە کۆنتترۆلی خۆپیشاندانەکان بکە و کۆنتترۆلی هەلومەرجی خۆی بکە لەبەرەوە دام و دەستگا سیاسەکانی خۆی دام و دەستگا حکومڕانیەکانی خۆی دام و دەستگا ناوخۆیەکانی خۆی ئیتر بە پلان هەوڵیەدا کۆنتترۆل بکە بە تایبەتی مەسلەی پەیوەندیکردن یعنی ئەو ئامێرانەی هێنا بۆ ئەوەی بڵێن ئینتەرنێت لە کاتی خۆپیشاندانەکان نمێنێەوە بتوانێت
هەموو پەیوەندیەک ببڕێ لە لیوان خۆپشاندەراندا بۆ ئەوەی بەردەوام لێبێ خۆپشاندانەکان. جگەل لەوەش پێش ماوەیەک بینیمان کە بڕیارێک دەرچوو لەلایەن پزیشکیانەوە کوسەرە کۆمار وتی ئەگەر شەڕ ڕوویدا هەموو پارێزگارێکی ئێران یعنی هەموو پارێزگارێک جێگای سەر کۆمار ئەگرێتەوە و ئەتوانی لە ناوچەکانی خۆی کۆنتترۆڵی پارێزگاکەی خۆی بکە ئەگەر پەیوەندی پشڕا لە نێوانی پارێزگاکان و ئەتوانی تەکبیری تەنانەت بەڕێوەبردننی دارایی کارژێڕی سەربازی ناوچەکەی خۆی بدا. ئەمە شێکێک لە ئەوەیە وەکو ئامادەسازیەک بۆ مەسلەی بەرگریکردن. بە هەمان شێواش ئیسرائیلیش پەرە بە هەموو توانە سەربازەکانی خۆیدا بە تایبەتی ئاسمانی جگەل لە کڵاوەی ئاسنینی کە هەیبوو بۆ پاراستنی ئیسرائیل لەگەڵ کۆمەڵێکی تر بڵێن هۆکاری بڵێن پاراستنی ئاسمان و دژە ئاسمانی کە هەیبوو یعنی سیستەمی هەبوو سیستەمێکی نوێی پەرە پێدا جگەل لەو سیستەمانێک کە هەیە هەوڵی ئەدا جبەخانەکانی خۆی پڕکاتەوە لە چەک و تەقەمەنی بە تایبەت ڕۆکێت پێویستەکانی فڕۆکە جەنگیەکانی خۆی جگەل لەوەش هەوڵی ئەدا خەسخانەی گەڕۆک ژێرزەمینەکان ئامادە بکە بۆ کاتی بردمانکردنی ئیسرائیل بۆ ئەوەیە کە خەڵکەکە پارێزراو بێ خۆشیان پارێزراو بن یعنی ئەوانش ئامادەسازی ئەمریکاش بە هەمان شێواز بینیمان کە لەم چەند مانگەی دواییدا هەوڵیدا هێزێکی زۆر زەبەلاحی خۆی بە تایبەتی لە ڕێگای ڕێڕەوە ئاوەکانەوە نزیک ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە و بە تایبەتی بۆ ئابلۆقەدانی ئێران و بۆ نزیک بوون لە ئێران کە بتوانێ بەو گەشتیە جەنگیانە زەبەلاحانەی هەم بتوانێ فڕۆکە جەنگیەکانی خۆی نزیک بکاتەوە لە ئێران بۆ ئەوە کە سوتەمەنیان نێبوێ لە کاتی ئۆپەراسیۆنەکانی خۆیان یان ڕۆکێتەکانی نزیک ببنەوە بتوانانی هەموو ئامانجەکانی ئێران بپێکە چووکە ئێران بە حەقیقەت پانتاییەکی یەکجار زۆر گەورەی هەیە لەبەرەوەی وڵاتێکی بچووک نییە کە بە ئاسانی کۆنتترۆل بکرێ لە ڕووی سەربازیەوە لەبەرەوەی پێویستی بەوە هەیە کە بەو نزیککردنەوەی گەشتی جەنگیەکانی خۆی ئەمە هەمووی ئەمانە هەمووی ئامادەسازی بوو لەلایەن هەردوو لایەنەوە کە ئەیانزانی شەڕەکە ڕوو ئەدا ڕاستە گفتوگۆ هەبوو بەڵام گفتوگۆکان زیاتر ئەوەندە مەرجەکانی ئەمریکا زۆر بوون یعنی کە وای داواکاری وایە کرد کە ئێران خۆی بەدەستەوە بدابێتەوەتی و بە حەقیقەت ئێران وا بە ئاسانی خۆی بەدەستەوە نادا ئێران نەکوی ئێستا ئێران وڵاتێکی بچکۆلەی خاوەن پانتاییکی بچکۆلە یان خاوەن مێژوویەکی تازە نییە یان وڵاتێکە کە ئەوەندە بچووک و ئەوەندە کەم نییە و ئێران وڵاتێکە مێژوویکی کۆنی هەیە ئەمبراتۆرەتێکی زۆر گەورە بووە لە مێژووی خۆیان هەزارەها جۆرە شەڕی گەورەی کردووە لەگەڵ ئەمبراتۆرە گەورەکانی جیهانی زمانی خۆی یعنی ئەمە لە مێژینەوە بۆی هاتووە لەبەرەوە لە تاریخی ئێران مەسلەی خۆ بەدەستەوە دانی وا بە ئاسان ناکرێت کە هەموو مەرجەکانی ئەو مەرجە قورسانەی کە ئەمریکا دیاری کردبوو یعنی ئەکا دەست و پەیوەندی ئێران بە تەواوەتی کۆنتترۆڵ بکە کە ئێرانیش قبوڵیەوەی ناکرد ئەیزانی ئاخرەکێک کە تووشی شەڕ دەبێ ینی ئەمە خۆ ئامادەکردنە پێشونیەکانە بۆ شەڕ باشە کاک جەبار سەبارەت بۆچی ئەمجارە ئێران بەرەی جەنگەکەی فراوانتر کرد هەموو وڵاتانی عەرەبی و عێراق و هەرێمیش بنکەکانی ئەمریکای بە ئامانزگرت هۆکارەکە چی لە بەرژەوەندێتی ئاوا جەنگەکە بەرفراوان بێت؟ بەڵێ ئێران خۆی لە پێشتریش وای گوت وتی لەم شەڕەدا مەسەڵەن دوو بابەتی سەرەکی باس کرد یعنی یەکێکە وتی من ئەم جارە ئەگەر شەڕ دەست پێ بکە دەست ناپارێزم لە هەر بنکەیەکی ئەمریکی کە هەیە لە ناوچەکان چ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی ئەوانەی کە لە کەنداوە هەیە بە تایبەت ئەوانەی لە قەتەڕ و ئیمارات و بەحرێن و سعودیە و کوێت و لەو ناوچانە هەیە وتی من دەستلیان لێ ناپارێزم لە هەموو ئەو بنکانی ئەمریکا بە ئامانجی خۆمەزانم وەکو جارەکەیتر نییە من جەنگەکە فراوانە کات ئاکەمەوە تەنگەی هورمز دەگرم کە ببتە کێشێکی گەورە بۆ دنیا بە تایبەتی و بە حەقیقەت وای کرد یعنی ئێران هەم ئەم جارە زووتر بەدەستەوە هات یعنی وەکو جارەکەی تر نەبوو جارەکەی تر یعنی ئەمە بەڵگەیەکە کە خۆی ئامادە کردووە بۆ ئەو شەڕە یعنی ئاماد سازی کردووە بۆ شەڕە یەکسەر لە پاش ئەو لێدانی ئیسرائیل ئەو یەکسەر هەم ئیسرائیلی
کە کردە ئامانجی خۆی حکومەڵێک ڕۆکێتی بارستی و درۆنی بەرەو ئیسرائیل ڕەوانە کرد جگە لەوەش ئەو وڵاتانەی کە بنکەی ئەمریکای تایە چ قەتەڕا چ ئێماراتە چ کوێتە چ سعودیەیە چ ئەردەنە ئەو ناوچانەی هەموو کردە ئامانجی خۆی تەنانەت عێراقیش عێراق بەوە کرد کە لە هەولێریدا هەم ڕۆکێتی بڵێن ڕەوانەی بڵێن قونسڵگەری ئەمریکای کرد و هەم بنکەکانیان لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر یعنی هەم بە درۆن هەم بە ڕۆکێت و کوبینیمان کە ئەمڕۆ لە هەواڵەکان دیاری بوون یعنی زوو دەستی کردەوە یعنی دەستی کردەوە بۆ ئەوەیە کە بیسەڵمێنێ وەکو پێشتر کە باسی کرد من جەنگەکە فراوان دەکەم یعنی هیچ ناوچەیەک پارێزراو نابێت وەکو جارەکەی تر یعنی لەبەرەوەی کە من بە ئامانج دەگرن منیش ناچارم هەموو ئەو ناوچانە بە ئامانج بگرم چونکە ئەڵێ ئەو بنکانی ئەمریکا لەو ناوچانە خۆیان بە فعلی بەشداری شەڕن من وڵاتەکان بە ئامان ناگرم بەڵام وەکو مافێکی خۆم مادام من هەموو ناوچەکانی من بە ئامانجە ژیرێ لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە منیش ناچارم ئەمانە هەمویان بە ئامانج بگرم لە بەرژەوەندێتی بڵێ من بۆ دومانانە دەتوانێت فشارێک دروست بکە لەسەر وڵاتانی عەرەبیش کە بنکەکانی ئەمریکای لێ بێگومان یعنی ئەوە مەترسیەکی گەورە لەسەر سەقامگیری ئاسایشی ئەو ناوچەیە دروست دەکات بێگومان ئێران یعنی ئێستا ئەگەر بڵێن وەکو تەرازووی جەنگ هەمان توانای جەنگی ئەمریکا و ئیسرائیلی هەیە بێگومان نیتی ئێران ماوەیەکی چەندەها ساڵە لەژێر ئابلوقەی ئەمریکایە و وڵاتانی ئەوروپایە لەبەرەوەیە هەم لە ڕووی ئابوووریە و ئێران هەلومەرجی لەبار نییە و بە تایبەتی بینیمان کە هەلومەرجی تومەن بەرامبەر بە دۆلار چی بەسەر داهاتووە هەم لە ڕووی پیشەسازی سەربازی و بڵێن ئامادەسازی هێزەکانی خۆی بەو شێوازە نییە کە بڵێن ئەگەر بەراورد بکرێ لەگەڵ تەرازوی هێزی ئەو وڵاتانە چونکە ئەمریکا بەتەنیا نیە ئەمریکا هەموو وڵاتانی ناتۆی لەگەڵا ڕاستە ئەمڕۆ بریتانیا ئەڵمانیا فڕەنسا بەیاننامی کیان دەرکرد ئەڵێ ئێمە بەشدار نین بە شێوازێکی ڕاستەوخۆ لەم شەڕانەدا کە هەیە لە نێوانی ئەمریکا و ئیسرائیل وێران بەڵام چونکە ئەوانە هەمویان ئەندامی ناتۆن ئەگەر بەشدار نەبن بە فڕۆکە یان بەشدار نەبن بە ڕۆکێت بەڵکو بەشدار دەبن لە ڕووی هەواڵگیریەوە کە لە ڕووی فەرماندەیی بڵێ فەرماندەی یان فەرماندەی کۆنتترۆلی ئەو شەڕانەوە و چۆنێتی جێبەجێکردنی ئەو شەڕانەوە چونکە ئەوانە هەمویان لە یەک پەیمانێکی سەربازین لەبەرەوەی هەمویان هاوکاری یەک دەبن و هاوکاری ئەمریکا و هاوکاری ئیسرائیل دەبن لەبەرەوەیە ئەگەر ناڕاستەوە خۆش هاوکارم لە ئێران ئەگەر بەراوردیکەی لەگەڵ ئەم توانای ئەمریکا و ئیسرائیل وڵاتانی وەروپا بێگومان توانای نییە دەبێت ئێران دەبێت چ بکات لێرەدا ئەبێ یەکەم هەوڵدا بەرەی شەڕەکە فراوانکە فراوانکردنەکەی ئەوەیە لە هەموو ئەو ناوچانە بدا بۆ ئەوەیە بڵێ مەترسیەک لەسەر سەقامگیری ناوچەکە بە شێوازێکی گشتی دروست ببێ بۆ ئەوەی ببتە فشارێک بۆ ڕاگررتنی ئەو شەڕەیان ئەو هێرشانەی کە هەیە ئەوەش ئێستا ببینین جگەل لە مەسلەی لێدانی بە ئامانجگرتنی ئەو بنکانە لە وڵاتانە ئەمڕۆ بڕیاریدا تەنگەی هورمزیش بگرێ تەنگەی هورمز ئەمە لە ڕووی ئابوووریەوە زەرەرێکی زۆر گەورە لە زۆر وڵاتی دنیادا لەبەرەوەی لە تەنگە هورمزەوە ڕۆژانە 20% هەموو سوتەمەنی وڵاتانی دنیا لە ڕێتەنگی هورمزەوەڕوە ئەمە یەکێک ئەو سوتەمەنیە ئیتر ناگاتە ئەو وڵاتانە ئەوە ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی کێشەی وزە لە وڵاتان جگەل لەوەش لە ڕووی ئابوووریەوە بازرگانیەوە زیاتر لە 70% ئاڵوگۆڕی بازرگانی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتانی ترەوە لە ڕێتەنگەی هورمزە ئاڵوگۆڕ دەکرێت لە نێوانی یەکتردا ئەمەش ئەبێتەوە کاری ڕاگررتنی ئاڵوگۆڕی بازرگانی کە ئەمەش زەرەر لە دەیان
وڵاتی دنیا دەێتەوە ڕاستە زەرەر لە ئێرانیش ئەدا و لە زۆر وڵاتی ڕۆژهڵاتی ناوڕاستەدا بەڵام لەو وڵاتانەش ئەدا چونکە نە کاڵا دێت بۆ ئەو وڵاتانە لێرە کاڵا ئەڕوا بۆ ئەو وڵاتانە یعنی ئەمەش یەکێک لە مەترسیەکانە کە دروست دەبێ لەسەر جیهانە بەگشتی لە ڕووی ڕێڕەوی ئابوووریەوە لە ڕێڕەوی بازرگانیەوە ئەوش ئەبێتە فشارێک ئێران دەیە بەو فشارانە وا بکە کە ئەم هەڕەشە گەورەی کە لەسەرەتی نەمێنێ ئەبینین ئێستا یەکسەر چین و رووسیا داوایان لە نەتەوە یەکگرتوەکان کرد کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆبوونەوەیەک ساز بکەن و ئەم شەو بە پەلە و بڕیار وایە کە کۆبوونەوەیەک لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ساز بکرێت لە دەربارەی ئەم بابەتە. بە بۆچوونی بەڕێزت شەڕەکەم جارە لە شەڕی 12 ڕۆژە زیاتر دەخایانێ یاخود کورتتر دەبێتەوە وەستاوە لەسەر چی ئایا ئەمریکا دەیەوێت شەڕێکی درێژخیان بێ یاخود ئێرانیەکان دەیانەوێت چۆن هێڵەستەنگێنی پێت وایە دوورمەودا بێ درێژمەودا بێ؟ ئەمە ئەوەستێتەوە لەسەر توانای هەردوو لایەن ڕاستە ئەم جۆرە شەڕانە شەڕی درێژخایەن نابن چونکە ئەم جۆرە شەڕانە زیاتر ئەوەی بەکار دێ لە شەڕدا تەکنۆلۆژیای سەربازی پێشکەوتووە یعنی پشت ئەبەسترێ زیاتر بە فڕۆکەی جەنگی بە ڕۆکێتی بالیستی بە جۆرەکانی تری ڕۆکێت کە بەکاریان درۆنی یان درۆن بەکارهێنرێ یعنی زیاتر شەڕەکە شەڕێکی ئاسمان لێ بەکار ئێنرێ و زیاتر بردومانکردنە بە ئامانجگرتنە چونکە وەکو ئەم جۆرە شەڕا هێزی پیادە بەکار نایەت بۆ ئەوەیە کە زوو کۆتایی بەو شەڕە بهێنرێ ینی کۆتایی حەسمی ئەو شەڕەکە لەبەرەوە دەبێت ئەم شەڕانە کورتخایەن بن و ئەوە سێتەوە لەسەر توانای هەردوو لایەنی شەڕکەر یەکەمیان لایەنی ئێران ئەوەیە کە ئایا چەند ئەتوانێ ئێران خۆی و گەلەکەی خۆڕاگر بن بەرگریکار بن خۆیان بڵێن بتوانن بەرگری بکەن بەرامبەر ئەو هێرشە گەورەیەک کە ئەکا لەسەریان مەسەرەن ئەمڕۆ نزیکەی بە یەک کەڕە 200 فڕۆکەی جەنگی ئیسرائیلی بردومانی ناوچەکانی ئێران کردووە بە هەڕەشەی ئیسرائیل و ئەمریکا ئەڵێ ئێمە ڕەنگە بە 400 فڕۆکەی جەنگی لە ئەم شەوە هێرش بکەینە سەر زۆر ناوچەی ئێراندا یعنی ئەمە لەلایەکە ئایا ئێران چەند ئەتوانێت بەرگەی ئەم هێرشانە بگرێ و چەند ئەتوانی بەرگری بکە ئەوە لەسەر تواناکان چووکە تواناکان یان جگە لە توانای جەنگی ئەمێنتەوە توانای مرۆیی توانای خۆڕاگرتنی خەڵکەکەی توانای ئەوەیە بتوانی ئێران لە بەرامبەر ئەوەشدا کۆنتترۆڵی هاوڵاتیانی خۆی بکات چونکە کۆمەڵێک خۆپیشاندان لە پێشتر هەبوون ئایا چونکە ئێستش هەم ئیسرائیل و هەم ئەمریکا بەنیازن یعنی و لێدوان ئەدەن و هانی خەڵکی ئێرانە دەن بۆ ئەوەیە کە بێنە سەر جادە خۆپیشاندان بکەن ئاڵوگۆڕی بڵێن دەسەڵات بکەن لە ئێران ئایا ئەمە ڕوو ئەدایە ڕوو نادا لە لایەکی ترەوە ئەمێنتەوە سەر ئەمریکا و ئیسرائیل ئایا چەند ئەتوانن بەردەوام بن لە بەکارهێنانی ئەم جبەخانە سەربازیەیە لەبەر ئەوی ئەمە مەسرفێکی یەکجار زۆرە ینی بەپێ هەندی ئامار کە بڵاو کرایەوە هەر کۆکردنەوەی هێزی ئەمریکا لەو فترەی پێشوودا یعنی گەشتە جەنگەکانی خۆی کە کۆی کردەوە ئەوە مەسرفێکی نزیکەی 69 میلیارد دۆلاری لەسەر ئەمریکا کەوت ئەمجا ئێستاش بە هەمان شێواز مەسەرەن ئەو هەموو فڕۆکە جەنگیانەی کە دێن بردومان دەکەن ئەو هەموو ڕۆکێتانەی کە دێن بردومان دەکەن ئەو ڕۆکێتانەی کە بەکار دێ لەلایەن ئیسرائیل و لەلایەن ئەمریکاوە بۆ بەرگریکردن یان بە خستنە خوارەوەی ڕۆکێتی بالیستی ئێرانی یان فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی کە ئەمانە بەهاکانیان زۆرە ینی هەندی جار هەندێک ڕۆکێت بەهایەکی ئەگاتە چەند میلیۆن دۆلارێک لەبەرەوەی ئەمە پارەیەکی یەکجار زۆری ئەوێ ینی بڵێن خەرجێکی یەکجار زۆری جارەکەی تر لە شەڕی 12 ڕۆژە یەکێک لە هۆکارەکانی کە ڕاگررتنی شەڕ بووە کە لەسەر داوای ئەمریکا و ئیسرائیل بۆ لەبەر ئەوەیە ئیسرائیل پانتایەکی بچووکی هەیە و بە چاو ئەو پانتایە فراوانەی
ئێران جگە لەوەش خەڵکیکی کەمی هەیە بڵێن دانیشتوانی بە چاو ئەو هەموو خەڵکەی ئێران دووەم ئێران تەجروبەیەکی زۆر کۆنی هەیە لە شەڕ و خۆڕاگرتن بە تایبەتی شەڕەکانی 8 ساڵی لەگەڵ عێراق یعنی جۆرێک لە بڵێن خۆڕاگیری یان جۆرێک لە ژیانێکی سادە ئەتوانێت بژی لە ئێران بەڵام ئەم ئیسرائیلی زۆربیان لە ئەوروپاوە هاتوون یعنی ناتوانن بە هەمان شێوازی ئەو ژیانەی ئەوان هەتا ماوەیەکی دوور و درێژ بەرگەی ئەو ژیانە چووکە ئیتر مەکتەب نامێنێ بڵێن ئیش و کار نامێنێ بازار نامێنێ یعنی ئەمانە زۆر تەسیرەکە و جگەل لەوەش ئەمریکاش خۆی خودی ئەبێ قەبارەیەکی زۆر پارە خەرج بکات لەو شەڕە کە بە پێ هەندی ئامار بڵاو کراوەتەوە خودی ئەمریکا خۆی لە هەلومەرجێکی ئابووری سەختدایە لەبەرەوەیە ئەو ئامارانەی کە بڵاوکرێن باس لە چەند تریلیۆنێکی قەرزەیە لە یعنی بڵێن ئەمریکا کە قەرزارە یعنی لەبەرەوەی درێژی و مەودای ئەو شەڕە بەردەوامی ئەو شەڕ ئەوەستێتەوە لەسەر ئەم بابەتانەی کە باسم کرد بەڵام بە شێوازێکی گشتی من وەکو پێشبینی یەکەم زۆر دوور درێژ نابێ یعنی بڵێ ماوەی شەڕەکە کەمە بێ ئیتر ئایا بەڕاگررتنی شەڕەکە یعنی بڵێن بە فشاری نێودەوڵەتی و داواکاری نێودەوڵەتی و ڕاگررتنی ئەو شەڕە یان بە گەیشتن لایەک خۆی گەیشتە ئەو قەنەعەتی کە ناتوانێت بگاتە ئامانجی خۆی چێ ئێران بێ چێ لایەنی ئەمریکا و ئیسرائیل بێت چونکە ئێستا ئەمریکا و ئیسرائیل گرە و لەسەر لە لێدوانەکانە سەر 4 ڕۆژ دەکەن بەڵام بەڕای من ینی بۆکو ڕایەکی تایبەتی خۆی ئێران بە 4 ڕۆژ کۆتایی پێ نایەت یان ناتوانێت بڵێن ئەمریکا و ئێران بتوان لە ماوەی 4 ڕۆژ دەکە کە ئەوان هەمووی پشت بە تایبەتی هەڕەشەی گۆڕینی دەسەڵاتی حکومڕانی ئەکەن بەچ شێوازێک ئەتوانن لە ماوەی 4 ڕۆژ وا بکەن ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی حکومڕانی بکەن لە ئێران چووکە هەمویان ئێران و ئەمریکا پشت ئەبەستێ بەوەی خەڵک بێتە سەر جادە و ئاڵوگۆڕ لە حکومڕانی ئێران بێ لەبەرەوە بەڕای من وەکو خۆم یعنی پێشبینی ئەەکەم کە بە هەمان شەڕی 12 ڕۆژەی پێشتر ئەم شەڕە زۆر درێژە نەچێشە ینی ماوەکەی زۆر درێژ دەبێت باشە بە بۆ چوونی بەرز وەکو پسپۆرێکی بواری سەربازی پێ دوایە بە گورزی ئاسمانی دەتوانرێت بڵێن دەسەڵات لە وڵاتان بگۆڕێ جا ئێران بە هەر وڵاتێکی تر بێ بە گورزی ئاسمانی دەتوانرێت ڕژێمەکە بڕوخێت ڕەنگە لە هەندی وڵاتی بچووک ڕەنگە لە هەندێک وڵاتێکی بچووک ئەتوانێت بەڵام ئەبێ پێشینی هەبێ مەسەلەن ئێستا سووریا چەند ساڵێک شەڕێکی گەورە بوو لە نێوانی بڵێن حکوومەتی سووریا و لەگەڵ دژەکانی حکوومەتی سووریا بەڵام پاشەوەی کە ئامادەسازی کرا مەسەلەن ئەحمەد شەرع و هێزەکانی پێشتر بەپێ ئەوەی بڵاو کراوەتەوە پەیوەندیان پێوە کراوە سازیان کردوون پشتیوانیان کردوون ئەمجا تورکیا بۆتە پشتیوانی گەورەی ئەوان ئەمجا توانیان ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی حکومڕانی سووریا بکەن لەبەرەوەیە بڵێن عێراقش بە هەمان تەجروبەی عێراقمان هەیە پێشتر عێراق پێشتر کە شەڕ بوو یعنی شەڕی وڵاتانی تەحالوفی ئەو کاتەی یعنی هاوپەرماننتی نێودەوڵەتی ئەو کاتە و شەڕیان لەگەڵ پاشەوەی کە عێراق پەلاماری کوێتی دا و دوایەوە ئیتر شەڕەکە دروست بوو لە 2023 و پەلاماری عێراق درا طبعاً پێشتر ئامادەسازی کرا بوو چەند ساڵێک پێشتر کۆمەڵێکی ئۆپۆزیسیۆنی عێراقەیە ئامادەکرابوون چەند کۆنگرەیەکیان کردبوو لە وڵاتانی ئەمریکایە لە لەندەنە لە وڵاتانی ترە ئامادەسازیەکیان کردبوو لەگەڵ ئەمانەی لایەنی ئۆپۆزیسیۆن کە چۆن بتوانن بەبێ ئەوان نەئەتوانرا ئەوە بە ئاسانی حکومت بۆ ڕوڕخێنەوە یەکسەر حکوومەتێکی بەدیل دروست بکرێ لەبەرەوەیە ئێران شێوازی یعنی جێوازە لەگەڵ ئەو وڵاتانەی تر وەکو باسم کرد ئێران یەکێکە ئەوەیە کە وڵاتێکی زۆر فراوانە یعنی وڵاتێکی گەورەیە لە ڕووی پانتاییەوە وڵاتێکی گەورە لە ڕووی عەقیدەتیەوە ئێران وڵاتێکی خاوەن عەقیدەتی یعنی عەقیدەیەکی ئەومان زای مەزهەبی تایبەت هەیە کە زۆر خەڵک هەیە مولتەزمە ڕاستە هەلومەرجی خەڵکی ئێران زۆر نالەبارە لە ڕووی ئابوووریەوە چەندەها جار قۆبشاندانی گەورە کراوە ڕاستە ناڕازیەک هەیە لەلایەن
ڕەنگە هەندێک نەتەوە لە ناو ئێرانەوە لە شێوازی حکومڕانیە و کێشەیان هەیە لە ئێرانەوە بەڵام ئاسان نییە بتوانن ئەمریکا و ئیسرائیل بەهۆی بردومانی ئاسمانی یان بۆی ڕۆکێتەوە وا بکەن کە بە زووی ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی ئێران بکەن کە هیچ بەدیلێک نییە کە باز بکرێ لێرە و بەدیل چێ یعنی ئێستا ئەگەر ئەمریکا بیر بکاتەوە کوڕی شانشا کەس قوبوڵی کوڕی شانشا لە ئێران ناکە یان مجاهدی خەڵقە مەسەلەن ئەوانەی کە پێشتر معارض بوون مجاهدی خەڵکی ئێستا هەر نەماوە ناوی لە ئێراندا نەماوە یعنی دوورە لە ناو خۆی ئێرانی ینی بەدیلەکان ئەوانەی کە ئەمێنەوە دیارن لە ساحە بەس لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کووردە کە هەیە ئەوانەی کە پێش ماوەیەک بڵێن بەرەیەکیان لە نێوان خۆیان دەدروست بوو بەڵام ئەگەر بێتە سەر بڵێن ئاڵوگۆڕ لە دەسەڵاتی حکومڕانی بە کورد بەتەنیا ناکات چونکە کورد ئەگەر ڕێ بۆ مافی خۆی مافی خۆی کە لە ئێراندا وەکو چۆنی ئێستا مافی لە عێراقدا هەیە وردە مافی لە سووریادادا ئەبێت گفتوگۆ هەیە لە ڕەنگە لە تورکیا مافی خۆی بە هەمان شێواز ئەگەڕێ بە دوای مافەکانی خۆیدا بەڵام یعنی ئەوە نییە بتوانین بڵێن بەدیلی حکومڕانی یان دەسەڵاتی ئێران ئێستا کورد بێت ئەو کوردانی کە ئێسا و پەیمانەتیان دروست کردووە و ڕەنگە هەر ئامان گیانش ئەوە نەبێت حتمما بێگومان ئامان گیان ئەوان مافەکانی خەڵکی کوردستانە کە لە کوردستانەیە لەبەرەوە من بە زەحمەتی ئەزانم ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە مەگەر ئاڵوگۆڕ لە شێوازی ئەم دەسەڵاتەی کە هەیە لە ئێراندا لە ناو خۆی ئێران ئاڵوگۆڕ تەمان ئەوە زۆر جارەیە لە ئێراندا ئاڵوگۆڕ لە شێوازی دەسەڵات هەمانە و دەسەڵاتە بووە بەڵام ئاڵوگۆڕ هەبووە چونکە لە دائیمە ڕێفۆرم خواز هەبووە و تونڕە هەبووە بە پێی ئەوەی کە هەیە لە ئێراندا و ئاڵوگۆڕ هەبووە لە دەسەڵاتەکان لە شێوازی بڵێن ئەو کەسانەی کە دەسەڵاتی حکومڕانیان بەدەستەوە گرتووە بەڵێ سەبارەت بە ئەم جەنگە بڵێن لێکەوتەی لە سەر هەرێم ئێستا بڵێن بنکەکانی ئەمریکا کۆنسوڵخانەی ئەمریکا فڕۆکەخانەی هەولێر بردومان دەکرێ بردومانێکی شەو بۆ سەر حەشت لە بابل پێ دوایە لەوە زیاتر عێراق تێوە بگرێ یاخود هەرێم مەترسیەکێ لەمڕۆ بەڵێ بێگومان مەترسی بەس لەسەر عێراق نییە وەکو باسم کرد مەترسی ئەم شەڕە لەسەر هەموو وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە تایبەتی ئەو وڵاتانی کە نزیکن لە ئێران ئێستا مەسەلەن ببینم یعنی دەستپێکی یەکەمین ڕۆژی شەڕ بە هەمان شێواز بۆ مەترسیەکی لەسەر قەتەر لەسەر ئیمارات لەسەر بەحرێن لەسەر کوێت لەسەر ئەردەن لەسەر سعودی و لەسەر عێراقیش چونکە دوو جار تا ئێستا لە بەیانیەوە هەندێک ناوچەی عێراق ناوچەی جرفە سەخر بە تایبەتی ئەو ناوچانی کە نزیکی کەونە باشووری بەغا ینی بەرەو ناوچەی حلە و ئەو ناوە ئەڕۆن بردومانەکرێن ئەوە پرشنگی شەڕەکە گەیشتە ئێرە سەرڕای ئەوەی کە پێلە دوانەکانی بەڕێز سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کاڵێ ئێمە ئیدانی ئەو شەڕاکەین و ئێمە چاوەڕوانەوە بین بە گفتوگۆ ئەم کێشەیە چارەسەر بکرێ بەڵام عێراق نابێتە لایەنێکی ئەو شەڕە و قوبوڵ ناکە ئاسمانی خۆی بەکار بهێنرێ بۆ ئەو شەڕە بەڵام ئاسمانەکەر بەکار دەهێنرێ چونکە ئاسمانی عێراق کراوەیە لەبەرەوەی هیچ شتێک نییە کە ڕێگر بێ لە ئاسمانی عێراق بۆ فڕۆکەی جەنگی و ڕۆکێتی ئیسرائیلی و ئەمریکییان ڕۆکێتی ئێران و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی جگە لەوە هەرێمی کوردستانش بەشێکە لە دەوڵەتی فیدراڵی عێراق جگە لەوەی هەرێم سنوورێکی درودرێژی لەگەڵ ئێران هەیە و جیرانی ئێرانین لەبەرەوەیە بە هەمان شێواز چونکە ئێران نەڵێ من هەموو بنکەی ئەمریکی لە هەر ناوچەیەک بێ بە ئامان جێگرم و ئەو بنکانە هەنی هاوپەیمانان چەند ساڵێکە یعنی لە هەولێر لەبەرەوەی یەکسەر هەم قونسڵگەری ئەمریکا لە هەولێر و هەم بنکەکانی هاوپەیمانان لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر کرانە ئامانج و ئەوە لێکەوتەکانی ببینە یەکەم لێکەوتەی ئەوەیە کارەباکەم بووە جاران 24 ساعت کارەبا بوو لە پڕایەسا ئەوە ئێعلان کرا لە ئەم ڕۆژەوە یعنی ئیتر کارەبا بێتە 10 ساعت یان 12 ساعت ئەمە یەکێک لە لێکەوتەکانیێتی ئەوە یەک دووەم دۆلار بەرز بووە لە پڕا ئەمڕۆ دۆلار لە 152 گەیشتە 158 ئەوە بێتە گرانی لە بازارە یعنی بێتە هۆکارێکی گرانی لە بازارە سێهەمیان یەکسەر بڵێن دەواازە سنوورەکان
حاجۆمەران دەواازەکانی تروردەوە داخرێن لەبەرەوەی تر هەموو شۆ نامێنێ لە نێوانی دەواازە سژنەکان ئەمیش ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی ئاڵگۆڕی بازرگانی نەمێنێ ئەبە تەسی لەسەر بژێوی خەڵکەکە شت گرانە بێ لە بازارە لێکەوتەیەکی تر ئەوەیە لە ترسی ئەوەی کە مەکتەبێک لە ئێران بە ئامان گیرا و کۆمەڵێکی خوێندکاری بڵێن کە مەدەنی ئافرەتن کە بوونە ئامانجی ئەو بردومانە و کوژران لەبەرەوەی ئێستا بڕیار درا کە 4 ڕۆژ بڵێن مەکتەب لەسەر تاسەری کوردستان چ مەکتەب و چ زانکۆی ئەهلی و حکومی هەموو دەوامی تیا ڕاگیرێ یعنی ئەوە 4 ڕۆژەوە دەوامەکان ڕاگیرێ ینی حتا گەیشتە حاڵەتی ئەوەی ئێستا باسەکرێ ئەڵێ لەسەر نوێژی تەراویحش نابێ خەڵک قەڵەباڵی دروکە نوێژی تەراویح بکا بڕە بۆ مزگەوت یعنی ئەمە لێکەوتەی سەرەتایی ڕەنگە لێکەوتەی خوا نەخواستە ئەگەر شەڕەکە فراوانتر بوو گەورەتر بوو لێکەوتەی خراپتریشی لێە بێت لەم شەڕە بێگومان ئێمە وڵاتێکی بڵێن وڵاتی ئێمە چ هەرێمی کوردستان و عێراقە بەشێکی لە عێراق ئێمە نزیکین لەگەڵ ئێران ئێمە بەس هەرێم نزیکەی 600 تا 800 کیلومتر سنووری هەیە کۆمەڵێک دەواازەی سنووری هەیە لەگەڵ ئێرانە جگەوە لە عێراق سنووری وشکانیەکەی ئەوش عینیشت نزیکەی 1000 کیلومتر زیاترە لەگەڵ لە خوار هەرێمی کوردستانەوە لەگەڵ ئێرانە لەبەرەوە لێکەوتەکانی زۆر ئەبێ لەسەر ئەو وڵاتانەی نزیکن و بە تایبەت عێراق ینی یەکێک لە وڵاتەکان عێراق بە هەرێمی کوردستانە بەڵێ پێ دوای گروپە چەکدارەکان لە عێراق بچن ناو ئەم شەڕەوە چونکە هەڕەشە شەبوو ئەوەی بابلیش بە ئامانزگرتنی بڵێن بابل کە ناوچەیەکی پیشەسازیە لە بابل بە ئامانجگیرا بوو بێگومان کە ئەوان بە ئامان گیران دوور نییە ئەوانش هەوڵ بدەن کە بنکە و بارەگاکانی هاوپەیمانانیان ئەمریکا لە ناوچەکان بە ئامانج بگرن بە تایبەت ئێستا من ئەمڕۆ هەواڵێک ئێوارە بڵاو کرایەوە کە بنکەیەکی ئەمریکا لە ڕۆژاوا یعنی لە ناوچەی سووریا بەهۆی درۆنەوە بە ئامان گیراوە ئەین لەبەرەوەیە چونکە لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێرانیش دیسان گروپەکانی بەناو مقاومەی ئیسلامی و ئەوانەی کە بە تایبەتی ئەمریکا خستینی لیستی تیرۆرەوە ئەوانە ئەو کاتە هەم بنکە و بارەگاکانی ئەمریکایان کردە ئامانجی خۆیان هەم ناوچەکانی باکووری ئیسرائیلش کردە ئامانجی خۆیان لەو شەڕەدا دوور نییە ئەمانش چکە بەیان نامایان دەرکردووە کە مەگەر عێراق هەوڵدا کۆنتترۆلیان کە بەڵێ سەبارەت بە بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان پێ دوای دەبێت چۆن مامەڵە بکە بەوەی زیانی بەرنەکەوە یاخود بڵێن حیزبەکانی ڕۆژهەڵاتیش لێرەن وەکو بەڕێزوت پێشتریش هاوپەیمانەتێکیان ڕاگەیاندبوو بەڵێ تێنەگەیشتم لە پرسیارە سەبارەت بە هەرێمی کوردستان بە بۆچوونی بەڕێز دەبێت چۆن مامەڵە بکرێت چوەکو حکومەت چوەکو حیزبەکانی ڕۆژهەڵاتیش کە لە هەرێمان بەڵێ بێگومان هەم عێراق هەم هەرێمی کوردستان هەردوو لایەن لە بەیان نامەکانیان ئەوان بێلایەنی خۆیان لەو شەڕە دیاری کرد و بێگومان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە کە ئەوان خۆیان دوور بگرن لە لایەنگیری هیچ لایەکی ئەو دوولانەی کە لە شەڕدان یان بڵێن ئەو سێلایەنە چونکە ئەمریکا و ئیسرائیل بەیەکەون و ئێران لەم لایەوە ینی ئەبێ بێلایەنی خۆیان دیاری بکەن و بەردەوام بڵێن چەخت بکردنەوە لەسەر ئەوەی کە شەڕ ئەو کێشانە چارەسەر ناکە بردومان و ئەو کێشانە چارەسەر ناکە بەڵکو و گفتوگۆ ئەو بە گفتوگۆ ئەو کێشانە چارەسەر بکرین باشترین ڕێگا کە هەم عێراق و هەرێمی کوردستان بگرێتە بەر ئەوەیە کە بێلایە نییە و بە تایبەتی وەکو جارەکی تر بە حەقیقەت هەندی هۆکاری ڕاگەیاندن زۆر بڵێن بانگەواز و پێشبینی و ئەوانەیان لێدا کە ئێرانە ڕوخێ و زۆر بانگەشەی ئەوەیان دەکرد کە ڕەنگە بۆ لایەنێکی ئەو شەڕەی ببووە مایەی دڵگرانی یان گلەیی لەبەرەوەی ئەوش ئەگەر ئەوەش بتوانرێ کەمتر
بڵێن ببێ یان خەڵک بەگشتی ینی هیچ کەسێک بەرژەوەندی لە شەڕدانیە لە ئێستادا هیچ کەسێک بەرژەوەندی لە شەڕدانیە بەڵکو بەرژەوەندی لە ئاشتی و لە هێمنیدا باشترە ئەو دیارە هەرێمی کوردستانیش بێگومان هەم لە کاتی شەڕی 12 ڕۆژەی پێشتریش و هەم لە ئێستاش بە هەمان شێواز بڵێن لێدوانەکانی لێپرسراوانی باڵا لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتیش هەر بەو شێوازەیە بەو شێوازەیە کە ئەوان هیچ لایەنێکی لەگەڵ هیچ لایەنێکی شەڕکەردانین. زۆر سپاس دەکەین بەڕێز فەرێق جەباریاوەر پسپۆڕی باری سەربازی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی مادومان کردی سوپاسیان بەدەبوونت دەکەین زۆر سپاس. سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ.